لە کەرکووک خۆڵبەرینەیان هاوڵاتی ناچار دەکات سەردانی نەخۆشخانەکانی شارەکە بکەن بۆ وەرگرتنی چارەسەر. بەڕێوەبەری ژووری ئۆپراسیۆنەکانی تەندروستی کەرکووکە دوای نامەری داخلبوون بە نەخۆشخانە ئاشکرا دەکات وەکو ئەو دەڵێ زیاد لە 700 کەس لە ماوەی 3 ڕۆژدا بەوەی خۆڵبارین و تەنگە نەفەسیەوە گەیەنراونەتە نەخۆشخانەکانی کەرکووک. زیاد لە 700 کەس سەردانی نەخۆشخانەکانمانی کردووە بۆ وەرگرتنی چارەسەر. ئێمەش هەموو کاتێ لە ئامادەباشی بووینە پسپۆری پزیشکی پسپۆر و دەرمان و ئەمبڵانسمان حاضر بووە لەسەر ژمارەی 122 هەر کەسێک لە ناو کەرکووک تەلەفۆنمان بۆ بکە ئێمە گەینە نەخۆشخانەکان و ڕێژەکەش لە زیادبوونایە لەبەر بەوەی بەردەوامی ئەم خۆڵبارینە کە زیاد لە 3 ڕۆژە ناو کەرکووک هەیە. ئێمە ئەو دەرمانانەی کە هەمانە بۆ ئەم تەنگە نەفەس و شتانە بەشی ئەوەمانەکە بەشی کەرکووکمانەکە و خۆتانزان نەخۆشخانەکان هەموو کاتێ پێویستی بە دەرمانە لەبەرەوەی ڕێژەکان بەرەو زیادبوونە ڕات. بەڕێوەبەری کەشناسی پارێزگاکە شاشکرایی دەکات شەپۆری خۆڵبارینی ئەم جارە تا ئێواری ڕۆژی سێشەممە درێژەی دەبێت. شەپۆلێکی خۆڵبارینی بەهێز پارێزگاکانی عێراقی گرتووەتەوە. ئەم شەپۆلە لە سنووری ئوردنەوە سەرچاوی گرتووە و هەندێک کات ڕەشەبایەکی بەهێزیشی لەگەڵدایە. کاریگەریە و خۆڵبارینە تا ئێواری ڕۆژی سێشەممە لەسەر ئاسمانی عێراق دەمێنێتەوە. شەپۆلەکە بە یەک ئەندازە نابێت، هەندێک کات توند و هەندێک کاتی ترکەم دەبێتەوە و سەر لە بەیانی ڕۆژی سێشەممە خۆڵبارینەکە دەگاتە لووتکە و ئێواری ڕۆژی سێشەممەش کاریگەریەکەی بەرەولاوازی و نەمان دەڕوات. زیانەکانی زیاتر لەو ناوچانە ڕەنگ دەداتەوە کە دووچاری وشکە ساڵی هاتوون، لەوانەش کەرکووک کە ڕێژەی بارانی ئەم ساڵ 107 ملیمە لە کاتێکدا لە حاڵەتی ئاسایی دەبێت لە ساڵێکدا بارانبارین لە کەرکووک بگاتە 300 ملیم. ڕێنمایی فەرمانگەی تەندروستی کەرکووک بۆ هاوڵاتیان بەکارهێنانی کەمامەیە هۆشداریش دەدەنە هاوڵاتیان لە حاڵەتی توشبوونی هاوڵاتی بە تەنگە نەفەسی پەیوەندی بە ژمارە 122 بکەن بۆی نەخۆشەکە بگەێنرێتە نەخۆشخانە و چارەسەری پێویست و خێرای بۆ بکرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.